بەناوی خوای بەخشەندە و میهرەبان بەڕێزان ئەم کاتتان باش بۆ هەڵقەیەکی تر لە ژیانی شارستانی گەیشتینەوە خزمەتتان تکایە هاوڕێمان بن. باسمان کرد پێشتر کە پاکدڵی ڕێگە بۆ هاوکاری و بۆ گەشەی ژیانی شارستانی هەموارەکات. زۆر کات بە سڵاوێکی گەرم و بە زوانێکی پاک و بە دڵێکی خاوێن واردی تەعامڵی ئیجتیماعی ئەوین، بەڵام تەعامڵەکە دەست پێ ناکات، چون پێویستە کەسێک لە خۆبوردی بکات و هەنگاوێک بناتە پێشەوە تا تەعامڵەکە دەست پێ بکات. هەروەکو سڵام ئەوێ کەسێک پێشتر بیکات، زۆر کات لە خۆبوردی لە جێیەکە پێویستە و میهرەبانی لە جێگەیەکە پێویستە کە گرەیەک باز بێ و کارێک دەست پێ بکات. ئەم هەڵقە وا دیارە لەسەر میهرەبانی باسەکەین. بەڕێزێک ئەیگەڕانەوە و جوان و قسەکەی کە ئەیگوت لە میوانیە کاتێکە دەفری میوە تێرن و ئەیگەڕێنن لە میوانەکان، کەسێکە دەست ئەوات و میوەیەک بۆ خۆی هەڵەگرێ، دوای هەڵگرتن دەفرەکە لە بەردەسی لاوەن و ئەیوەنە بەردەسی پاڵدەسەکەی. بەڵام تا کاتێکە ئەو کەسە بۆ خۆی دانەناو هەر بۆ پاڵدەسەکانی میوەدا بنات، دەفرەکە هەر لە بەردەستیا گیرەدەن و هەر ئەوێسن بە دیاریوە چون خەریکی میهرەبانی و خزمەتکردن بە چواردەورە. ئەوەیە کە ئەفەرمون میهرەبانی وەکو بارانە، وەکو خۆرە، چۆن باران بەبێ جیاوازی بەسەر هەموو گوڵوگیایەکە ئەبارێ و ئەوێتە هۆی ڕشت و شکانی تینوێتی هەموو گیان لەبەرێکی ژێری باران، وەکو خۆر چۆن بەبێ جیاوازی تیشکی خۆی ئەوێژێتە سەر خاک و گوڵ و گیا و ئەوێتە هۆی ڕشتی هەموو گیا و گوڵ و گیان لەبەرێکی نەباتی، میهرەبانیش ئەتوانێت بێتە هۆی خۆشی و گەشەی هەموو دانیشتوویەکی کۆمەڵگای ئینسانی. ئەوەسە شێخی سعدی لە شعرێکە فەرمێت: ئەی کەریمی کەس خەزانەی غەیب، گەبر و تەرسا وەزیفە خۆرداری، دوستان را کجا کنی محروم، تۆ کە با دشمنان نەزەر داری. ئەفەرمێت ئەی خوایەکی کەریم، جا کەریم بە معنای بەخشەندەی بێدەلیلە. ئەگەر ئێمە بەخشەندەگی بکەین و هۆکەی نەپرسین کە دۆستە یا دژمنە، ئەوە ئێژن پێی کەرامەت. ئەفەرمێ ئەی خوایەکە خۆت لە بسم الله الرحمن الرحیم ئەفەرمووی بەخشەندە و میهرەبانم، تۆ کە بە دژمنانت ئاواینە خزمەت ئەەکەی، دۆستانت گومانم نییە لە خزمەتێکی باشتر مەحروم بکەی. ئەوەیە ژیانی کۆمەڵگا میهرەبانی گەرەکە. کاتێکە لە قەرەباڵغیەک و لە چوارڕایەکە ترافیک لایت تووشی کێشە ئەبێت و هەمووی سایقەکان گرێ ئەخۆن بەیەکا و کەسێک لەوێنەوە کاتی خۆی دابی نەکات بۆ ڕەوانکردنی ترافیکەکە باوجودێکە خۆی مسافرە، یا ڕانندەیەکە پێکەمی ئەکات بۆ ڕەتبوونی ڕانندەیەکی تر بەشک و هەم ئەو هەم خۆی بگاتە مەقسەد، ئێمە میهرەبانی ئەوێنین. کاتێکە کەسێک لە خۆراکی خۆی کاسە هاوسەیەکەوە بۆ هاوسەکەی و برسێتی مناڵەکەی یا نەوسی مناڵەکەی کوێرەکات، ئێمە میهرەبانی ئەوێنین. میهرەبانی خۆشی، دۆستی، برایەتی و گەشە هەدیە ئەکات بە چواردەورەکانمان. میهرەبانی پێویست نییە هەمیشە بە پارە و بە مادە بکرێت. میهرەبانی ئەکرێت بە کەنینێکوێت، بە گریانێکوێت تەکی دڵتەنگێکە، بە هاوڕێیی وێت تەکی مسافرێکە، بە دەستکێشانێکوێت بەسەر هەتیوێکە. میهرەبانی دڵ ئەجوڵێنێ و گەرما ئەخاتە دڵ و هەست ئەجوڵێنێ و زانیاری یارمەتیەکات بۆ چاکی و خاوێنکاری. میهرەبانی زۆر کات بازەندەبوونە، ئەبێ بیدۆڕێنی تا میهرەبان بیت. زۆر کات تەکی مناڵەکانمان ئاکایەکەین و هاوگەمەی مناڵەکانمانین بە قاچ و قۆڵ و قودرەتێکی زۆرترۆ، بەڵام ئەبێت ئێمە هەمووی توان و
قوە و ئەنەرژیمان نەوەی نەکات بەشک و مناڵەکەیش بەرەندە بێت کاتێکە مناڵ گوڵەکات لە بابەی کاتێکە ئەو کەسە قەرارە بیدۆڕێنێ و ئێمە پێکەمیەکەین و ئەیواتۆ و سەر ئەکەوێت خۆشی و کەنینی ئەو ڕەنگە دە بەرابەری خۆی ئێمە خۆشحاڵ بکات ئەوە میهرەبانیە لەزەت بردن لە لەزەتی خەڵک میهرەبانی فقط خۆشگەرەک بوون نییە میهرەبانی ئەوە نییە خەڵک خۆشتیان گەرەکوێت میهرەبانی ئەوەیە کە خەڵک و خۆشگەرەکە کاتێکە تۆ گەرەک توێ خەڵک خۆشتیان گەرەکوێت ئەبێ بزانی حەزی ئەوان چییە سازی ئەوان کامە تۆ بە سازی ئەوان هەڵپەڕی بەڵام کاتێکە تۆ خەڵک خۆشگەرەکوێت جیاوازە گەرەکتە بزانی ئەوان کام سازیان گەرەکە تا تۆ سازەکەیان بۆ لێ بدەی بەشک و ئەوان خۆشی و هەڵپەرکێکەی بکەن جیاوازی ئەم شتە لەوەها نییە کە ساز و هەڵپەرکێوێ بەڵکو و سازگاری و سەرکەوتنە لە میهرەبانیە ئێمە سازگاریەکەین ئێمە پێکەمیەکەین ئێمە بەرنامەکان ساز ئەەکەین بۆ سەرکەوتنی خەڵکی تر و ئێمە خۆشی خۆمان واز لێ تێرین لەبەر خۆشی کەسی تر و خۆشی کەسی ترەکە خۆشحاڵی دەرونی ئێمە ئەجوڵێنێت میهرەبانی فقط خۆشیکردن نییە گاهێ وەخت میهرەبانی شەریکیکردنە لە ناخۆشی خەڵکە کەسێکە دڵی تەنگە بە دڵجۆیی بە هاوڕێیی بە غەمخواری بە شەفەقەت بە گریان لە تەکی باوک مردووە بە گریان لە تەکی کەسی دڵتەنگە بەعزێ وەخت میهرەبانیەکەین میهرەبانی شێوازی تری حەمایەتە حەمایەت و پشتگیری لەو کەسە خەریکی کارێکە حەمایەت هەمووی بە قۆڵ و بە پارە نییە حەمایەت بەعزێ وەخت بە هاندان و بە تەشویقە حەمایەتکردنی تەلەبەیەک بۆ خوێندن دڵگەرمی داین بە کەسێک بۆ چاکسازی و پیاوەتی کەسێکە پیاوەتی کردووە تەئیدکردن و تەشویقکردنی مستاقێکە لە میهرەبانی میهرەبانی هاوکاریکردنە تەکی کەسێکە داوای هاوکاری چی نەکردوێ سایقێک لە جادەوە لە سایدی خۆی دەرچووە هاتەسە لاینی ئێمە و هەر لەحزە ممکنە لێمان بدات و ئەگەر لێمان بدات هەموو کەسێک ئەزانێ خەتابار ئەوە و ئەبێ ئەو قەرەبوو بکاتەوە بەڵام میهرەبانی و ژیری ئەجوڵێت و ڕێگەی بۆ خاڵی ئەەکەین هەرچەند خەتابارە ڕەت بێ هەم خۆی بە سڵامەت هەم ئێمە بە سڵامەت و کاتێکە سڵامەتی هەردوولا دەبینین خۆشحاڵی ڕوومەندەکات ئەم خۆشحاڵیە کە لە نەتیجەی گوزەشت لە حەقی خۆتا و چاوپۆشی لە بەرانبەرا دەست پێکات میهرەبانیە کۆمەلگا بەبێ میهرەبانی ژیانی بەختەوەرتیایە زۆر سەختە میهرەبانی زۆر کات استقبالکردنە لە ئینسانیەلێکە وان لە خۆشی و شادیە کەسانێکە لە مسابقاتە بەرەندەون کەسانێکە پلەیەک سەرەکەون ئالەوێەوە لە خۆشییانە بەشداریکردن میهرەبانیە ڕەنگە ئەگەر خۆشی خەڵک مشارکەتیان نەکەین وا بزانن ئێمە حەسوودین وا بزانن ئێمە ناحەزین وا بزانن ئارۆزۆی سەرکەوتنمان بۆیان نەکردێ زۆر کات خۆشیکردن تەکی خۆشی خەڵکە میهرەبانیە و زۆر کات میهرەبانی نەفەری ئاخر بوونە وەکو دایک لەسەر سفرەوە کە نەفەری ئاخرە یاتێتە سەری سفرە یا نەفەری ئەوەڵە لە سفرە دەست ئەکێشێتەوە ئەگەر خۆراک کەموێت میهرەبانی ڕەنج بە خۆبەردانە بۆ ئاسایشی بەرانبەر وەکو دایک شەو ناخەوێ تا مناڵەکەی بخەوێ وەکو باوک زەجرە کێشێ تا مناڵەکەی ڕەحەتی بوێنێ هیوادارم ڕەمەزان دڵی میهرەبانمان دابچڵەکێنێ و میهرەبانی لە دەرونی ئێمە زیاتر بکات وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه